پاڵەوانێتی کیک بۆکسینگی یانەکانی کوردستان لە ئاستی تازە پێگەیشتوان لە شاری هەولێر و لە ناوەندی وەرش و لاوانی هەولێر بەڕێوە چوو. 11 یانە لە سەرتاسەری کوردستان با 37 یاریزان بەشداریان کردبوو. یاریزانەکان لە 12 کێش لە کێشەکانی 48 تاوەکو 81 بەرەو سەر بەشدار بوون. ئێمە هەموو ساڵێ من هاجی خۆمان تەقدیم دەکەین. ئێستا بەشداریمان کرد لەو بتوێ تازە پێگەشتوان لە سەراستی کوردستان 11 یانە بەشداری لەو پاڵەوانێتە کردووە. 11 یانە بەشداری پاڵەوانێتە کردووە، یانەکانی کوردستان هەمووی بەشداریان کردووە لە سەراستی تازە پێگەشتوان. کێشەکانی یاریزانەکانی ئیتحادی دووەری وای داناوە لە 48 تاکو زای 81. دوای ڕکابەرێکی بەهێز لە نێوان یاریزانانی یانەکان، یانەی کەرکووک پلەی یەکەمی بەدەستێنا با کۆکردنەوەی 4 مەدالیای زێڕ و 4 مەدالیای زی و 2 مەدالیای برۆنز. یانەی هەولێریش پلەی دووەمی بەدەستێنا با کۆکردنەوەی 3 مەدالیای زێڕ و 3 مەدالیای زی و 3 مەدالیای برۆنز. یانەی سەوڕەی شاری کەرکووکیش پلەی سێمی گرت با بەدەستێنانی تەنها 1 مەدالیای زێڕ و 2 زی و 2 برۆنز. طبعا ئێمە دوو فەرێقین، کەیوان و کەرکووک. منافەساکان لەسەر یەکەم، یعنی پاڵانەکان زۆر باشە، زۆر بەقواتە. 14 لاعب لاعبەکان وەزنەکان 48 50 52 54 57 60 64 75 81. وڵای تقریبا یەک مانگێت ئێمە تمرینەکەین، حاضرمان کرد بە خۆمان. ئیتر ئەم بتوانێت ئینشەڵڵا نەجاحەتیش دێن ئینشەڵڵا. من ناوم مستەفا یاریزان یانەی هەولێرم، لە وەزنی 6 یاریم کرد، لەگەڵ دوو یاریزان یاریم کرد، هەردوو یاریەکەم بردەوە. ئەوی یەکەم بە لێدانێک لە کێرەم بردەوە، ئەمەشان بە خاڵ بردنەوە بووم بە پلەی یەکەمی کوردستان. ڕکابەرەکانی پاڵاوانتیەکە ماوەی 2 ڕۆژی خایاندوو. یاریزانان هیوادارن ئەم جۆرە پاڵاوانتیانە زیاتر و بە شێوازی ڕێک و پێکتر بکرێتەوە تاوەکو لە پاڵاوانتیەکانی دەرەوەش زۆرترین مەدالیا کۆبکەنەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.